برئیس سرگی مارکوف شورمند بری سروک روسیه جموسکو میوانه میا برئیس مارکوف روشباش هم بخیراتن او دانستاندن تنکرن تا چند بهیوین اکو بسده می راستاندن شر. Yes. First of all, it's no Russian-Ukrainian war. It's war between a Western coalition which used Ukrainian army as proxy army on one hand. أوكرانيا تو سبايكتر هالوهلا برامبردا سباي روسيا تهيا أوكرانيا ولاتكي سربخو نية بلكو ولاتكي داكراو للاين وهابيماي روجاوايا أمريكا بريطانيا وهالوها ولاتان يكيتي أوروبا أما يكم دوهم لبر أوي كأو سبايي كهيا لبرامبر روسيا بس رويها ميانو أمريكا أوان كدجي روسيا بون استا برياريان داوا أم شرا كوتاي بيبينن و برو آشتي برون اما تاوكو استا قشبينين بم هنگاوا بلام دزاني هشتا شركة بردوامة وولاتاي روجاوا ششا بردوامن لا بيدان لچك أوكرانيا كان و هاوكاري أوكرانيا دكن ودجبة سباي روسيا وروها خاكي روسيا أمريكا كواتا بجارة لو شريكة دجبة روسيا سبارت با گفتگو كان سبارت با لسيقو ناخباز لآقربس دكا يكم آقربستي كاتي واتا سرطا أو جيرخاني تابت باوزية نابت بردمان بكريت هروها شر لدرياي الرش أوش دبيت بوسنرت دوام آقربستي تايبت با شونكاني تري أوكرانيا لقناقي سيم أو آقربستي طواوة لهمویان گرنگتر قناقی یکما که آقربستێکی کاتیە و بینیومانە تاوەکو ئێستا هەنگاوی ئەرێنی نراوە و ئەوەش کە بریتیە لەوەی کە سوپای رووسیا و سوپای ئۆکرانیا هەردووکیان ڕێگریان لێ بکرێت لە بەردەمانکردنی ژێرخانی وزە و ئێنێرژی هەردوو وڵات هەروەها ناوچەکانی تری دەوروبەری دەریای ڕەش ئەوەش کە نابێت هیچ کامیان بەردەمانیان بکەن ئەم ئاگربەستە تاکو ئێستا باشە لە قۆناغی یەکەم باشە ڕێز مارکۆف ئەوەی کە هەند بەحس تێ نەکردن مەسەلەن ڕاوەستاندنە شار بێتر بەلکی دبەرژەوەندیە رووسیەدا بیتن ji ber ku guvaşeka aboriya zêde li ser wî welatî çêkiriye ama mumkîn e ku Rûsyê li hindek mercên xwe ji bo vê agirbestê tenazûl bike لەلایەک بەدڵنیاییەوە وەستاندنی شەڕەکە بۆ رووسیا شتێکی ئەرێنیە بەدڵنیاییەوە رووسیا دەیەوێت کە کۆتایی بۆ شەڕە بێرێت بەڵام سوپای رووسیا دەبێەوە بزانێت کە سوپای رووسیا پێشڕەوی دەکات لەسەر زەوی لە گۆڕەپان پێشڕەوی دەکات و ئەگەر ئێستا ئاگربەست بکرێت و ئێستا واژۆ بکرێت لە ڕاستیدا قازانجی بۆ رووسیا کەمترە تا دووسێ مانگ لەمەوبەر چونکە ئێستا سوپای رووسیا قازانجێتی کە شەڕەکە بەردەوام بێتەوەکو پێشڕەوی زیاتر بکات و لە حاڵەتی دووەم ئەوەیە کە وڵاتانی ڕۆژاوە ئەوان زیاتر مەبەستیانە کە ئاگربەستەکە ببێت لەبەر ئەوەی ئەوان زیانی زیاتریان بەرکەوتووە ئێمە دەزانین
کە لە ئۆکرانیا ڕژێمێک هەیە کە تیرۆر بەکارێنێ وەکو یەکێک لە ئامڕەزەکانی بۆ هێرشکردنە سەر رووسیا و ئەمە بۆ رووسیا زۆر گرنگە کە لە کاتی ئاگربەستەکە قسە لەسەر ئەو ڕژێمە بکرێ سوپای ئۆکرانیاش بە هەمان شێوە دەبێ باس بکرێت کە نابێت ئەو سوپایە چەکی هەبێت و من پێت دەڵێم کە ئەڵمانیا و فەڕەنسا ئەوان ئاشکرا باسییان لە ئاگربەستەکە کردووە و ئەوان باسی ئەوەیان کردووە کە ئەم ئاگربەستە لە قازانجی ئۆکرانیایە بۆ ئەوەی کە هەناسەیەک وەرگێت سوپای ئۆکرانیا هەروەها ڕژێمەکەی کە هەیە بتوان لەسەر پێی خۆی هەستێتەوە جارێکی ڕێز مارکۆف یەک ژمەرجان مەسەلەن ئەوەکو ئوکرانیا نەبیتە ئەنداما ناتۆێ ممکنە هەموو مەرجێندن بێنە قبولکردن و ئەو عەردێن گرتیش بۆ رووسیە بمینن لێ ئەمە ڕێبێتە دانک و ببیتە ئەنداما ناتۆێ تشتێکی وسا ژالیە سەرۆکاتیە رووسیە و ممکنە بێتە قبولکردن؟ رووسیا داوا دەکات کە ئۆکرانیا وڵاتێک بێت کە بێلایەن بێت و نابێت ببێتە ئەندامی ناتۆ ئەمە بڕیای لەسەر دراوە و نا وڵاتانی ناتۆ ئامادەن و کە ئۆکرانیا ببێتە ئەندامی ناتۆ لەوانە ئەمریکا ڕازی نییە ئۆکرانیا ببێتە ئەندامی ناتۆ بەڵام چۆن ئەم بابەتە ڕێک دەخرێت ئەگەر بێت ئەمریکا ئێستا دەڵێت ئەندامی ئۆکرانیا بێت ئەندامی ناتۆ لەوانەیە ماوەیەکی تر ئەوە بگۆڕدرێت بۆیە رووسیا زۆر گرنگە بۆی کە گەرانتی پێ بدرێت تاوەکو ئەمە بەردەوام بێت ئەنجومەنە سەرچینە دەوڵەتی دەبێت بێتە سەر هێڵ و ئەو بابەتە بە گوێرە ڕێکوتنێک بێت بەسژێر سەرپەرشتی ئەنجومەنە سەرچینە دەوڵەتی بە واژۆی رووسیا و ئەمریکا و هەروەها وڵاتانی تر فەڕەنسا و وڵاتانی تری ئەنجومەنە سەرچینە دەوڵەتی تاوەکو بەس لە 100% دڵنیابن کە لەوەی کە ئۆکرانیا بە هیچ شێوەیەک نابێتە ئەندامی ناتۆ بەڵام ئەو بابەتە بێلایەنی ئۆکرانیا تەنیا ئەو بابەتە نییە کە رووسیا داوای دەکات بەڵکو رووسیا زۆر مەبەستیەتی کە ئۆکرانیا بە هیچ شێوەیەک چەکی نەبێت بتوانێت هەڕەشە لە رووسیا بکات ئۆکرانیا نابێت ببێتە حەماسێکی گەورە بۆ رووسیا بەڵکو دەبێت بگەڕێتەوە ئۆکرانیا بۆ ئەو دۆخەی کە لە نێوان 1991 تاوەکو 2014 هەبوو ئەو کاتەی ئۆکرانیا چونکە ئۆکرانیا بەر لە 2014 لە 1991 تا 2014 ڕژێمێکی نازی وەکو ئەمریکا ئێستا هەیە نەیبوو هەروەها هیچ ڕەشێکی لەسەر رووسیا پێک نەدەهێنا. باشە بڕێز سەرگی یعنی ji bo vê mesele qonaxa dahatî wê çi be ji bo van danûstandinan qonaxa dahatî wê çi be ji ber şerê li Ukraynayê? هەنگاوی داهاتووی گفتوگۆکان ڕاستە نازانین چی بەسەردا دێت چونکە بە نازانین ئەم گفتوگوانەی کە ئێستا هەن دوێنێ و هەروەها لە خولی یەکەم نازانین تاوەکو ئێستا ئەنجامەکەی چۆن دەبێت چکە هیچ ڕاگەندراوێت لە هەردوو لایەنەوە یاخود لە هەر سێلانەوە تاکو ڕاگەندراوێت نەبووە تەنیا و تویانە کە ئەرێنیە و ئەو گفتوگۆیی کە کراوە لە نێوان ئەمریکا و ئۆکرانیا و ئەمریکا و رووسیا هیچ شتێک لەبارەیەوە بەڕوونی نەوتراوە هەر کاتێک شتێکمان بیست لەبارەی ئەو گفتوگوانە دەتوانین هەنگاوی داهاتوو پێشبینی بکەین بەڵام بەدڵنیاییەوە ئەم سێ قۆناغی کە من باسم کردن ئەم سێ لێڤڵە کە باسم کردن ئەوە دەبێتە
پایەی سەرەکی هەر گفتوگۆیە کە بکرێت لە نێوان رووسیا و ئەمریکا و ئەمریکا و ئۆکرانیا و بۆ تاوەکو دوجار بە ئاگربەستێکی تەواو بگەین و ئەو کاتە کە دەکرێت بە دڵنیاییەوە پشتڕاست بکرێتەوە کە ئیتر هیچ شەڕێک ڕوو نادات و هەموو ئەو لێڤڵانە و قۆناغانە شەڕ دەبێت لەلایەن وەکوتم لەلایەن توێگرتوەکانەوە لە ئەنجومەنە سەرشنە دەوڵەتی پەسەند بکرێت. ئەوروپا دەکرێت لە قۆناغی سێیەمدا تێکەڵ بە پرۆسەکە ببێت. ئێستا لەم قۆناغی یەکەم و دووەم ناکرێت ئەوروپا تێکەڵ پرۆسەکە بکرێت چونکە ئەوروپا ڕوونە هاوار دەکات بە دوای شەڕەوەیە ئەو بە دوای ئەوەیە کە نەوت بە ئاگری شەڕەکەدا بکات. بەڵام لە قۆناغی سێیەمدا دەکرێت کە هەمووشە کۆتایی دەدا و کاتە دەکرێت تێکەڵ بێت ئەوش بە حکم جوگرافیا لە بەرەوەی دراوسەی رووسیا و دراوسەی ئۆکرانیایە. وڵاتانی تری چین بەرازیل ئەوانش دیسانەوە دەبێت تێکەڵ ببێن لە قۆناغی گفتوگۆکان. gelek spas barê Sergî Markov şêwirmendê berê Serokê Rûsyê ji Moskotê bû mêvanê me. Roj baş.